ئەم کارە خێرخوازیە لە ساڵی 2016ەوە دەستی پێکردووە هەموو مانگی ڕەمەزانێکی پیرۆز بەردەوام بووە بەڵام لە ساڵی 2023ەوە لە 19 سێوە کە دەستکراوە بەم کارە خێرخوازێ هەموو ڕۆژانێک بە مانگی ڕەمەزان و بە ڕۆژە ئاسایەکانیشەوە هەر بەردەوام بووە. لە سەعات 11ی نیوەڕۆ ئێمەین ئامادەکاریەکەین هەویرە شێلینگونکەکان حازرەکەین لە دوای بانگی عەسرەوە کولێرە پێشکەش هاوڵاتیانەکەین لەسەر ئەرکی حاجی ئاگۆی چەرمەگام کارە خێرخوازێ بەڕێوەچێت. هەموو چین و توێژەکان سەردانمانەکەن خەڵکی مام ناوان خەڵکی هەژار خەڵکی دەوڵەمەند ئەمە کارێکی خێرخوازیە پەیوەستی بەوە نییە کە تۆ هەژاریت بێ کولێرەیەک وەرگری حەسەب نەفسی خۆ تۆ حەزت لە کولێرەکەی وەرە کولێرە وەرگرە و پێشکەشی هاوڵاتیانەکەین هەتا وەکو هاوڵاتیەکانیش ئەمە وەکو فرۆشێکی ئاسایی وایە هاوڵاتی هەیە لێ با برژاو بێ و برژاوی بۆکەین هەیە لێ با کاڵ بێ کاڵی بۆکەین تر لەسەر خواستی هاوڵاتیەکانە داوایان کردو کە ئێمە ئاردوشتەکە کە بەکارێنین داوایان کردو ئاردی گەنم بێ لەگەڵ ئاردی جۆیە ئەوشمان بۆ جێبەجێکردن ئیتر بەپی توانای کاتەکە و ئیشەکە ئێمە شتێکی جوان پێشکەش هاوڵاتیەکەین. ئەرکی دابینکردنی ئاردوشتەکە لەلایەن حاجی ئاکۆیە خێرخوازیش خۆی شتێنێ تا ڕادەیەک خەڵک شتێنێ هەیە ئاردێنێ هەیە زەیتهێنێ هەیە خوێنێ ئێرە بەردەم مزگەوتە ڕۆژانە خەڵک یە سەردانی ئەم مزگەوتەکە نوێژەکە تاعەتەکە تەعزیەتایە ئیتر بەڵێ لە هەموو شار و شارچکەکانەوە کەیەن بۆ ئەم مزگەوتە سەردانی ئێمەشەکەن و کولێریان پێشکەشەکەین ئێمە بەڕاستی زۆر دڵخۆشین زۆر مرتاحین لەبەرەوەی بە شێوازێکی جوان بە شێوازێکی ڕێکوپێک بە ستافێکی بەڕێزەوە ئێمە ئەو کولێرەیە ئامادەکەین و پێشکەشی هاوڵاتیان یەکەین جگە لەوەش ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە شەوانی لەیلەتول قەدر هەموو شەیەک ئیشمان کردووە 27 ڕەمەزان بوو ئێمە 4500 کولێرەمان پێشکەشی هاوڵاتیان کرد بە ڕۆژەکەش و بە شەوەکەش. وەکو کاری سابت کە لەو دوکانە بەڕێوەیە بین تەنها دوو کەسین بەڵام بۆ کەسی سێم وەکو حەزەکە حەزی لە کارێکی خێرخوازی هەیە هاوکاریمانەکە ئیتر لەوێ یارمەتیمانەیە گونکێنێتە بەردەسمان ئەو ناوەمان لەگەڵا پاکاتەوە مێزەکانێنینە دەرەوە. ئێستا عادەتەن بەپی وەرزەکان کاتە گۆڕێن ڕۆژگاری سا حالێن کورتە ئێمە بەپی ڕۆژەکانی گۆڕین کاتەکە گۆڕین نیو سەعات پێش بانگی مەغریب ئێمە ئیشەکەمانەوەسە و گونک و هەویروشتمان هیچ نامێنێ تقریبان 650 کولێرە پێشکەشی هاوڵاتیانەکەین هەموو ڕۆژێک.